دوای ململانەیەکی توندی یەک ساڵە لە دوای ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختەی مانگی ئۆکتۆبری ساڵی 2021 سەرنجام پۆستی سەرۆکۆماری کلاکراوە و هەروەها سەرۆکۆزیرانی ڕاستپێدرا و پێکەنانی حکوومەتیش محەممەد شیع سوودانی بڕیارە کابینەی نوێی حکوومەتەکەی باتە پەرلەمان لەوێ متمانە بۆ حکوومەتی نوێ عێراق وەربگرێت. بەڵام هێشتا ململانەی نێوان لایەنە شیعەکان لەسەر یەکلاکردنەوەی پۆستە وەزاریەکان نەگەیشتۆتە ئەو ڕادەی کە بتوانن لەسەر مێزی دانوستان یا بەڕێککەوتن ئەم پۆستانە یەکلا بکەنەوە. سونەکان بە هەمان شێوە کوردیش چاوەڕوانی وەزارەتەکانی خۆی دەکات کە پشکی لە حکوومەتی عێراقێت تا چەند زەمانە دەتوانن هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێ عێراق خێراتر بکەن و حکوومەتە تا چەندە دەتوانێت تەمەنی درێژ بێت. محەممەد یاسری شرۆڤەکاری سیاسی لە بەغداوە لەگەڵم دەبێت لەگەڵ بەڕێزیان زیاتر بابەتە کە شرۆڤە دەکەم. بەڕێز محەممەد ئەم کاتت باش. پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق پێدەچێت چەندی بخایەنێت، چەندە کات لە بەردەست سوودانیدا ماوە بۆی کە متمانەی پەرلەمان بۆ کابینە وەزاریەکەی وەربگرێت. بسم الله الرحمن الرحيم. بناي خوي قورو مهربان. تحية طيبة لكم صلاة ولا مشاهدينا كارمن دانتان ولا بينراني بريز الحكومة العراقية درباري بيكيراني حكومة العراق خاصاتها وتحدياتها اليوم وصلت تشالنجي قورها جيدة وبلام خناغك قيشتوتا استيكي باش وزارات زۆر بێ وزارەتەکان یەکلا کراونەتەوە کە بەڕێز سوودانی تاوەکو ئێستا سەرکەوتنی هێناوە بە نزیکی پێکەنانی حکوومەتی عێراقی. بەداخەوە هەندێک لایەنی دیکە مکەونەکان ئەمان تاوەکو ئێستا خۆیان یەکلا نەکردوتەوە بۆ دەستیشانکردنی ئەو کەسایەتیانەی کە دەیانەوێت کە وەزارەتەکان وەربگرن. ئەمە شوی کردووە کە شێوازێک لە شێوازەکان ئاڵۆزی دروست بێ لەلایەن دایەنەکانەوە، چونکە ئەمان دەبێت کە سایەتیشیا و دەستیشان بکەن بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق. ئەو کەسایەتیانەی کە دەستنیشان دەکرێن گونجاو بن و هەروە خزمەتی خەڵکی عێراق بکەن. بۆیە دەکرێت کە بڵێن کە ئەمە هەندێک جیاوازین، هەندێک کێشەن کە دروست بوون لە بەردەم پێکهێنانی حکوومەتی نوێ لە پرۆسەی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق، هەرچەندە کە ئیتیفاقات و هاوپەیمانێتی شەبن بۆ پێکهێنانی حکوومەت. بۆیە دەبێت هەمووان بەیەکەوە یەکان گیر بن. باشە، پێتان وایە کە بەڵێ بەڕێز محەممەد یاسری پێتان وایە کە یەکلاکردنەوەی پۆستە وەزاریەکان و متمانە وەرگرتن لە پەرلەمان دوا قۆناغی سەرکەوتنی پرۆسەی پێکهێنانی حکوومەت دەبێت. ئایا دوای ئەمەی تر هیچ کێشەیەک نایەتە بەردەم حکوومەتەکەی سوودانی لەگەڵ ناڕزایەتی شەقام وەروەها یەکلا نەبوونەوەی هەڵوێستی سەدرریەکان؟ بالتأكيد أنه بێگومان چوارچێوەی هەماهەنگی و هەروەها ئەمانەی کە لە هاوپەیمانێتیەکەدان بە بەردەوام لەگەڵانی سدڕی گفتوگۆدان بۆ ئەوەی کە ئەم پرۆسەی پێکهێنانی حکوومەتە کێشەی تێنەکەوێت و هەروەها ڕۆژەکە نەگاتەوەی کە جارێکی دیکە لایەنە سیاسیەکان کێشەی گەورەیان لە بیندا هەبێ و هەروەها هەوڵ دەدرێت کە ئەمەش بەشداری لە حکوومەتدا بکەن. بەڵام چوارچێوەی هەماهەنگیش مەرجی خۆی هەیە و هەروەها لەولاوە تەیاری سەدریش مەرجی خۆی هەیە بۆ بەشداریکردن لە حکوومەتی نوێی عێراق. وبالتالي انه التيار اخذ المشروع او التطبيقات في المرحله والمشروع التيار السياسي في المستقبل ولا اعتقد انه سيدخل الى بەڵام تیاری سدری ڕێچکەی خۆی هەڵبژاردووە، بۆیە من پێم وان یەکەمان بەشداری لە حکوومەتی نوێی عێراقدا بکەن. باشە، پێتان وایە لەگەڵ ئەم ململانەی بەردەوامانەی نێوماڵیشی ئاوسونەکان بۆ بەدەستێنانی وەزارەتەکان ئایا کات لە بەردەم کابینەکەی سوودانیدا دەمێنێت ئەتوانێت ئەو ماوە یاساییە کە بۆ دیاری کراوە تەواو بکات؟ ئەگەر نەتوانێت چی ڕوودەدات؟ ئەو کاتە بژاردەکان چی دەبن؟
المفترض انه خلال هاي الايام ئەوەی کە پێویستە لەم ڕۆژانەدا سەرۆکوەزیرانی ڕاستپێردرا و بەڕێز سوودانی کابینەکەی خۆی پێشکەش بکات هەرچەندە کە جیاوازی هەن لەلایەن مکەونی سونی و هەروەها کوردەکانیش بەڵام کوردەکان باشترن بۆ ڕێکەوتن و هاوپەیمانێتیکردن لە سونەکان بەڵام پەنا بەخوا ئەم هەوڵانەی کە هەن سەرکەوتوو دەبن و لە چەند ڕۆژی داهاتوودا کابینەکەی خۆی ڕادەگەێنێ و ناوی ئەو کەسانش دیاری دەکات کە هەڵبژێردراون و پێم وایە کە سریعترین کابینە بووە لە مێژووی عێراق. بەڵێ بەڕێز محەممەد یاسری شرۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.